بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت باڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەو گرێبەستان دەکەین کە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لەگەڵ کۆمپانیایەکی کە لە کەنەدا تۆمارکراوە بۆ کۆمپانیایەکی ئەمریکیش کە دوو کۆمپانیای بچووکن و گرێبەستیان لەگەڵ کردوون بۆ پرسی غاز لە سێکی هەڵگە قسەی لەسەر دەکەین لێکەوتەکەی چی دەبێت ئایا هیچی بەدوادادێت بۆ هاوڵاتیانی هەرێم و غازەکەش وەکو نەوتەکەی لێنایەت وە لە ڕووی یاساییشەوە ئایا حکوومەتی ماوە سەرچووی هەرێم ئەو گرێبەستانەی کردووە لەگەڵ بەغدا تووشی چی دەبێت ئایا گرێبەستەکان یاساین لە ڕووی دەستوریەوە واژۆکردنی گرێبەستەکان چۆنە و لێکەوتەی چی دەبێت لەگەڵ بەغداش لە ڕووی ئابوووریەوە تا لێکەوتی هەرێمایەتی و نێودوڵەتیشی دەبێت ئەم پرسە ئەگەر بکەوێتە سەرپێ و لە ڕووی ژێرخانی ئابووریشەوە هیچ بۆ هەرێمی کوردستان بە دوای دادێت و لە ڕووی لۆبیشەوە کە هەندێک لە میدیاکانی دەسەڵات باسی دەکەن هیچ پشتیوانێکی سیاسی بۆ هەرێم بەدیدێنێت ئەم پرسان لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر نەبەردکەریم مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ هەروە لە ڕانێشەوە کاک دەشتی خادر کە شارەزای بواری یاسا و ماستەریشێ لە گرێبەستە نەوتەکان لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێرمێک لە بەرزستانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێز لەسەر ئەو گرێبەستانە چێکە ڕۆژی 19 ئەم مانگە مەسرور بازانی سەر حکوومەتی ماوە بەسەرچوو گرێبەستی کرد لەگەڵ دوو کۆمپانیا یەکیان کۆمپانیای وێسترن زاگرۆس کە لە کەنەدا تۆمارکراوە و بارگای لە هەولێر هەیەوتەنە لە هەرێمی کوردستان کار دەکات لەگەڵ کۆمپانیای HKN کەویش بڵێن کۆمپانیاکە لە ئەمریکا تۆمارکراوە سەرنج چیە ئایا بۆ هاوڵاتیان هیچی بەدوا دەدەیت؟ سەرەتا بەناوی خۆی گەورە و بەخشندە شەوتان باش سەبارەت بە تازەترین کۆنتراکت و عەقدی نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بڵین کابینەی نۆیەمی باوە بەسەرچوو و لەگەڵ دوو کۆمپانیا کە تاوەکو ئێستا ڕوون نەبووەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوون نەبووەوە بۆ حکوومەتی عێراقیش تا ڕادەیەکی باش کە خودی ئەم دوو کۆمپانیایە کە جەنابەت ئاماژەت پێ کرد یەچکەی ئێنەکەەوە ویسترۆن زاگرۆسەکە کە یەکیان لە کەنەداویشیان لە وڵاتی ئەمریکایە و دانێکیان لە ساڵی 2030 دروست بوو دانێکیان لە ساڵی 2007 دروست بوو ئەوە چەقی و بەرهێنان و ئیشکردنەکانیشیان لە هەرێمی کوردستان بووە بنەمەوێ ئیتران لە هەرێم کار دەکەنەوە بەستەنها لە هەرێمی کوردستانە بڵێ پێرەچێر بوو هەرێم دروستکراوە من پێم وانە تەنانەت ئەگەر من ڕاستی زۆر سێرچم کرد بۆ خودی ئەو دوو کۆمپانیایە هیچ معلوماتێکی ئۆتۆ ئینتەرناشناڵیان نییە کە زۆر یعنی ڕسمی و دان پێدانراو بن چونکە پێویستەکە بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەکەوە نەزەبەلاح بێ پێویستەکات سەرمایەکەی ئاشکرا بکرێت تاوەکوی سەرمایەکان ئاشکرانی لێوانی 20 میلیۆن دلار تاوەکو 25 میلیۆن دلاران ناکرێت میلیۆن دلار 25 میلیۆن دلار ئەگەر بۆ نمونە من بە دقیقی پێتی بڵێم لە HKN و ویسترۆن زاگرۆسەکە لە 25 میلیۆن دلار تێپەڕ ناکە سەرمایە خودی ئەم کۆمپانیایانە ئەی چۆن گرێبەستێکیان پێ دەدرێت کە خۆیان دەڵێن 100 میلیارد دلار باکەی بێ ئەنی هەموو نەوت و غازی و کێڵگانگات 100 میلیارد دلار بەڵام من وایە بینم کە حکوومەتی هەرێمی کوردستان یان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان لە پشتی پەردەوە دامەزرێنەر و خاوەنی ئەم کۆمپانیایانە بن و بەدەستی دوو داهاتی هەرێمی کوردستان و مقدراتی هەرێمی کوردستان ڕادستی ئەم کۆمپانیایانە بکەن من بەڕاستی مەبەستمە کە سەرنجی بەڕێز و بینەراریش بۆ بابەتێک بم تۆزێک بیان گەڕێنمەوە دواوە کە دەستین سەرەوە بەس وەکو خاوەندارێتەکەن گوماناویە بەڵێ خاوەندارەتیان گوماناویە کۆمپانیای گەورەنین کۆمپانیای گەورەنین تەنانەت کۆمپانیایەکیان کەمتر لە 30 کارمەندیشی هەیە ئەگوو کارمەند لە ئۆفیسەکەی خۆیانەوە ئۆفیسەکانیشیان تا ئێستا ڕوون نییە لە هەولێرن دەڵێن لە هەولێر و سلێمانیشن بڵێن لە ئەمریکاش لە ئەمریکا وەکو ئۆفیس ئاسایە بۆن ئۆفیسێکیانە بەڵام وەکو پێم وتەوەی کە من سێرچم بۆ کردووە ڕێژەی کارمەندەکانیان زۆر کەمە لە نێوانی بۆ نمونە ناکاتە 40 کارمەندیش بۆ ئەوەی کە لە داتا ڕاستمیەکانە کە ئاشکرا بەڵێ خۆیان ئاماژەیان پێ کردو چونکە ئۆفیسەکان ئۆفیسێکی بچووکن و کەم کارمەندان تەنها لە ئۆفیسەکانیان داوام بکەن تا کۆمپانیایەکی هێندە زەبەلاح نییە کە دەستگا ڕاگەیاندنەکانی نزیک لە حکوومەتی هەرێمی کوردستان و نزیک لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سەپۆرت و بۆ نمونە مارکێتینێکی باشیان بۆەکەن بۆ باسی ڕابردوو بکەی بەڕاستی من ویستم ئاماژە بەوە بکەم کە
ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ نزیکەی 11 ساڵ بەر لە ئێستا و لە دوای 11 ساڵ حکومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نێوانی دوو ئامۆزا گەشتن بەوەی کە هەموو داهاتووی هەرێمی کوردستان و هاوڵاتیانەکەی لە نێوانی دوو کۆمپانیای دوو ئامۆزا کە پێشنیاریان کردووە بەم دەردەبڕوە. ئامۆزای یەکەمیان بەڕێز نەچیروان بەرزانی لە ساڵی 2014 کاتێک ئەو عەقدە نەوتیانەیە کرد و ئاماژەی بەوە کرد کە لە ژێر ناوی کۆمپانیای کەپکۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشکیانە بێت لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان. ئەو بووبینیمان بەڕێز ئاشتی هەورامی کە وەفاتیشی کردووە ئاماژەی بەوە کرد کە هەناردەکردی نەوتی هەرێمی کوردستان بەرزەکەینەوە بۆ زیاتر لە 1 ملیۆن بەرمیل نەوت وەوا ئەکەین کە داهاتی ماگانی هەرێمی کوردستان 1.5 ملیارد دلاری ئەمریکی بێ و 500 ملیارد دلاری ئەمریکی زیاتریش بێت چونکە ئێمە بیرمانە هەتاوەکو کۆتای ساڵی 2013 ماگانە بۆ هەرێمی کوردستان نزیکە 1 ملیارد دلار هات بەڵام لە بەغدادەوە بەڵام ئاشتی هەورامی ئاماژەی بەوە کردەوەتی ئێمە بە 1 ملیۆن بەرمیل نەوتی 1 ملیار و 500 ملیۆن دلارمان دەستەکەوێت بۆیە 500 ملیۆن دلاریش لەوەی عێراق زیاترمان دەستەکەوێت. ئەوە بوو 11 ساڵە هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کە ڕەسی حکومەتی هەرێمی کوردستان کە خودی مەسرور بەرزانی و کە کاتە ئامۆزای نێچیروان بەرزانی ئاماژە بەوە کە ئەمەیکە ئێستەم کابینێتیایە خەرلەکانی کابینی پێشوو بووە کەوا بوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان 11 ساڵە چەرمەسەری و قێرایی داراییە چێژن بە خاتری ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان ڕادەسی کۆمپانیایە کەرەکە بکۆ. ئێستا لە دوای 11 ساڵ دیسانەوە جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای دوو کۆمپانیاوە ئەم جاریان بۆ غاز ئاماژە بەوە کە ڕێکەوتنێکی 110 ملیارد دلاری ئەکری لە نێوانی ئەم دوو کۆمپانیایەوە قازانجەکەشی بۆ هەرێمی کوردستانەوە بەڕاستی من بڕوان بەوە هەیە بەر لە هەموو شتێک کاک حەکیم دەبوو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی عێراقیە مشاورە و گفتوگوی ئەمەیان بکردایە بگەشتنایە بەڕێککەوتن ئەو دەمە لەگەڵ هەر کۆمپانیایەکی ترە عەقد دەکەن کۆنتراکت دەکەن تا ڕادێکی تەواو ئاسایە بێت. دێمەوە خزمەت لێکەوتەی دەبێت دەچینە ڕانی لای کاک دەشتی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت بەڕێزتەم ماستەر تێ لە گرێبەستنەوتیەکانم شارەزاشی لە بواری یاسا یەکەم جار ئەم کۆمپانیانە بەڕێز سەرنج لەسەر چی ئایا کۆمپانیای گەورن و ئایا ئەزمونیان هەیە لە بواری نەوت و لە بواری غاز بە تایبەتی کەم جارە زیاتر بڵین پەرپێدانی غازە ئەزمونیان هەیە ئەو دوو کۆمپانیە؟ کاک دەشتی گوێ لێ ئێمەیە؟ بەڵێ دێنەوە خزمەت دیارە ناگاتە لای کاک دەشتی. بەڵێ کاک تۆر بێمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە لەگەڵ بەغدا پێ دوایە کێشە دروست بکات و سەرتە بە لەوەی بچین سەر بەغدا لەسەر ئاسینیان خۆی هەرێم لە بینی پارتی و یەکێتی ڕێکەوتنی سەرکراوە یاخود ئەو کێڵگانە دەکەونە کوێ و ئایا لە سنووری یەکێتی ڕێکەوتن لەو بارەی و کراوە؟ بەدڵنیایەوە ئەو کێڵگانە ئەکەونە سنووری قەڵەمڕێی و دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و ئێمە تاوەکو ئێستش بیرمانە کە لە بابەتەکانی بانگەشەی هەڵبژاردنە لەم سنوورە ئاماژە بەوە کرا کە بۆڕی نەوتی بۆڕی غازی بە هیچ شێوەیەک لە سنووری ئێرەوەڕانا کێشری هەتاوەکو بۆ نمونە ئەمان موافقەی لەسەر نەکەن کەوا بوو خودی ئەم ڕێکەوتن نامەوە عەقدێک لەگەڵ ئەم کۆمپانیانە کرێ بڕوام وایە کە هەردوو حزبی باڵادەست ڕێککەوتون لە سەری و خودی شاندەکەش ئاماژە بەڕوونی دیارەکە لە شاندەکە پێکاتووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دووەندامی تێدا ئەمان زڕەحیمی تێدا سکرتێری ئەنجومەنی وەزیران و وەزیری پێشمەرگەشی تایە ڕازی بۆ یەکێتی چووکە پێش باڵەبانی دەیگون نەوتەکەیان تەسلیم ناکەم لە 2022 دەیگو بەسەر مەگەر بەسەر لاشەی مندا بڕۆن چی ڕووی داوە؟ وەڵڵا ئێمە چاوەڕێیەکەین بزانام ئەم بۆڕیانە بەسەر لاشەیەکی ومێ دەکەن بەسەر لاشەی کەسان نەڕوان بۆڕیانە چونکە دەرەنجام بەدڵ نیایەوە ئەم بۆڕیانەش دیسانەوەکو بۆڕی نەوتەکانە بێ و من تەسەوریشم وایە کاک حەکیم من بۆیە پێشتر ئاماژەم بەوە کرد گرنگە
ئەم ڕێکەوتنانە لەگەڵ خودی حکومەتی عێراقیا بێ و جگە لەوە تۆ وڵاتە ئەقلیمەکانی چونکە بەڕاستی بابەتی سامانە سروشتیەکان و بابەتی نەوت و غاز بابەتێکی هێندە سادە و ساکار نین کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بتوان قسەی لەسەر بکەن و بتوان ڕێکەوتنی لەسەر بکەن. ئەم بابەتە ئەگەر زۆر قوڵ بیتەوە بابەتێکی زۆر نێودەوڵەتیە بینین لە ماوەکانی ڕابردووە تەنها بە خااتری ئەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان کە باسییان لەوە کرد کە غازی بەشێکی ئەوروپادا بینکەن بینیمان لە ڕێگەی زەختی رووسیا و لە ڕێگەی ئێرانەوە بۆ نمونە چی بە هەرێمی کوردستان کرا بۆ بردومانکردنی تەنانەت خودی ماڵەکانیان کوشتنی بۆ نمونە پێشڕەو دزەی و بۆ نمونە هێرشکردنە سەرباڵی شێخبازی بۆ نەبەرپرسی کۆمپانیەکانی کار ئەمانە هەمووی بوعدە سیاسی و نێودەوڵەتیەکانێتی کەوا کە هەرێمی کوردستان لە بەرامبەر تونێلێکی تاریکا بۆ نمونە بوەستێنێتەوە چونکەوەی ئێستا ئێمەوا بۆ نمونە نزیکەی چەند مایە کە خەریکە لەگەڵ حکومەتی عێراقی ئاگەین بەڕێکەوتن ئەخر بۆ نمونە ئەمە لە بەعقلی چیەڕەوە هێشتانە حکومەتی عێراقی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان نەگەشتۆ بەڕێکەوتن بۆ هەناردەکردنی نەوت سەرداوێکە بوو کە ئەمڕۆ سبەی و بەیانی دووبیانی پێکرا کە تورکیا لەسەر خەت بووە عێراق لەسەر خەت بووە هەرێمی کوردستان لەسەر خەت بوونە پرۆژه یاسای بودجەی 2025 عێراقی خەریکی تعدیلی ئەوەن کە تێچووی بەرمیلێک نەوت دیاریکەن بە 16 بۆی نەوت هەرێمی کوردستان هەناردە بکرێت ئێستا مەیاتۆتە سەر ڕۆم وایە تێ پێشاتێکی باش نابێت. سپاس دەکەم کاک دەشتی سپاسی ئامادەبوون دەکەین بەخێر بێن ئەگەر سەرتا لە بەڕێز سەبارەت بە ئەم کۆمپانیانە ئایا ئازمونیان هەیە لە بواری وەبەرهێنانی غازە و دوو کۆمپانیایە و جۆری گرێبەستەکان گرێبەستی یا بەشە بڵین چی تێدا و جۆرە گرێبەستانە ئەوەندە بن بە شەریک لە غازەکە؟ زۆر سپاس کاک حەشیم ئێوارەتان باش سڵاو لە میوانە بە ڕێزەکەت و بینەران لە ڕاستیدا ئێمە ئەگەر بنەمایەک دروستکەین بۆ بەرنامەکەمان ئەویش دوو بڕیاری دادگای اتحادیە کە لە ساڵی 2012 بە ژمارەی 8 و 59 هەردوو بڕیارە هەردوو داواکەی قامەکرا دواتر لە ساڵی 2013 یەکێک لە بڕیارەکان نەتیجەی زوو دەرچوو و بڕیاری دووەم کە بڕیاری نادەستوری بوونی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان بە ژمارە 22 ساڵی 2007 دەرکردو لەگەڵ کۆمەڵێک لێکەوتەی دیکەی یاسایی و دارایی و کارژێڕی ئەم دوو بڕیارە تاوەکو بڕیاری دووەم دەرنەچوو بوو حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی هەناردەی دەرەوە دەکرد و سەلاحیەتی تەوقیعی عەقدی هەبوو بە پێی و تەفسیر و تەویلە جیاوازەی کە بۆ دەستوری عێراق دەکرا لەسەرەوەی کە ئایا ئەو مەبەست لە حقولی حالی و حەقلانەیە کە لە 26 ساڵی 25 ساڵی 2006 هەبوو یاخۆت لەگەڵ ئەو حەقلانەشە کە دەکەوێتە دواتر ئەوە بوو لە ساڵی 2012 وەزارەتی نەوتی عێراق داوایەکی قامە کرد لەسەر ئەنجومەنی پارێزگای واست لەسەر مەفهومی ئیدارەی مشتەرەکە کە لە مادەی 112 فەقەرە 1 باس لە ئیدارەی حقولی نەوتی دەکات و لە فەقەرەی دواتر کە فەقەرەی دووەمە باس لە تەطویری حقول دەکات هەم لە بڕیاری یەکەم هەم لە بڕیاری دووەمەگەر کورتی کەمەوە پاڵپشت مادەی 112 بڕگەی 2 لە دەستور ئەم سەلاحیەتەی بە حەسری نەداوە بە هیچ یەکێک لە حکوومەتەکان نە حکوومەتی فیدراڵ نە حکوومەتی هەرێمەکان و پارێزگاکان یعنی ئەم بڕیارە وەکو چۆن بڵێ بازنەیەکی دروست کرد لە بازنەکەدا هەردوو حکوومەت ڕۆڵیان هەیە و هەردوو حکوومەت بەیەکەوە بە هاوبەشی ئیدارەی حەقلەکان و کانەکان دەدەن و بەیەکەوەش تەطویر دەکەن ئەم گرێبەستەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کردوویەتی لە ئەمریکا لەگەڵ هەردوو کۆمپانیایی HK ئێنەرژی وەسترن زاگرۆس ئەم دوو گرێبەستە بۆ تەطویری حەقلەکانە بەپێی دەستور مادەی 112 و بەپێی هەردوو بڕیارەکەی دادگا کە بەرچاوی ئێمە و بەرچاوی خەڵکانی مختص و شارەزای لەو بوارە ڕوونتر کرد و هیچ غموزی نەهێشت ئەویشەوەیە کە ئیدارەدانی حەقل و تەطویری حەقلەکان با هاوبەشی دەبێ بکرێت لەوان هەردوو حکوومەتەکان حکوومەتی هەرێم لەکوێ خلالی کردووە بەڕێی من ئێمە
بگەڕێنەوە بۆ پێشتر لەو شوێنە کە وەزارەتی نەوتی عێراق وەزارەتی نەوتی فیدراڵی ئاگادار نەکردوتەوە لەم بابەتە بەبێ ئەوان ڕۆشتووە بۆ تەوقیعی ئەم عەقدە ئەمە جەمپێک یاخود بازدانێک بوو بەسەر وەزارەتی نەوتی عێراقدا و دەبوایە وەزارەتی نەوتی عێراق لەوێ نوێنەریان حزوری هەبێ ئەویش تەوقیع لەسەر ئەو عەقدە بکە ئەنجا لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئەگرێبەستێکی تەواو بوو بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم حکوومەتێکی تەصریف ئەعمال نەبووایە دواتریش دێمە سەر ئەوە لە ڕووی یاساییەوە باسی دەکەین یاخود وەزارەتی نەوتی عێراق تەخویلێک سەلاحێت بداتە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم و ئەو تەوقیع بکە یاخود بەعکسەوە یاخود بە حزوری هەردووچیان لێرە لەو گرێبەستەی کە حکوومەتی هەرێم کردوێتی هەرچەند گرێبەستێکە تاوەکوستان ناوەڕۆکێمە نازانین چۆنە و بەداخەوە شەفافێت لە گرێبەستەکانی نەوتی حکوومەتی هەرێمدا تاڕادەیەکی یعنی توانم بڵێم زۆر زۆر کەمە یا هەر نییە بەڵام دەبوایە حکوومەتی هەرێم ئەو گرێبەستە بەو شێوەیە تەوقیع ناکات و ببێ گەڕانەوە بۆ حکوومەتی فیدراڵە و گرێبەستە تەوقیع ناکات مەبەست لە گەڕانەوە بۆ معنایە کە ئۆکەی ئەوانیان موافقەی ئەوان وەربگرێ بەپێی دەستور وەسیقەیەکە لە بینی هەموو پێکهاتەکانی عێراق و هەمونەتەوەکانی عێراق مسابقەیان کردو لەسەری دەستور دەڵێ ئیدارەی مشتەرەکە یعنی چەند سەلاحیەت لای وەزارەتی سامانە سروشتیەکانە ئەوەندەش سەلاحیەت لای وەزارەتی نەوتە دەبووە هەردووچیان بە هاوبەشی ئەم بابەتە باشە ئیش لەسەر بکەن و تەوقیعی ئەم عەقدانە بکەن باشە بەزەوەی کە بۆی ڕوون بێ لای بینەران بەڕێزت پێ وایە لە ڕوو دەستوریەوە ئەم گرێبەستە نادەستوریە پێچەوانە یاسایە وایە بە وەزارەتی نەوتی عێراق دەتوانێت هەڵی بۆشێنێتەوە و هاوبەشیکردن لە ئیدارەدانی نەوت بۆ ناوخۆی یاخود بۆ هەناردەکردن و بۆ گرێبەستکردنیش دەبێ هاوبەشبوونەوە جیاوازی نییە بگورە لە بەشی دومی پرسیارەکە تێنەگەیشتم سەوتەکە باش ناگاتە لای من بەڵێ مەبەستم لە هاوبەشیکردنی کەرتی نەوت تەنە لە بواری پەرەپێدانە لە ئاسی ناوخۆ یاخود هاوبەشیکردنەکە لە هەناردەکردنیش دەبێ هاوبەشبوون لە گرێبەستەکان یاخود هاوبەشیکردنەکە تەنە ناوخۆیە و پرسی دەرەوە پەیوەندە بە بڵێن دەسەڵاتی اتحادیەوە کاک حەچیم ببوورە من دووبارە تێنەگەیشتم لە ینی سەوتت ناگات بە من بەڵێ بە هاوکارانمان چاکیکەن دەینەوە خزمەتت کاک دەشی داوا لێ بنەکەین کاک دکتۆر بێم و خزمەت بەڕێزت سەبارەت بە لێکەوتەی لە ڕووی موچەوە لەگەڵ بەغداد لێکەوتەی دێ بەڕێز هەوڵ هەبوو بۆەوەی کە لەگەڵ بەغداد بڵێن ڕێکەوتن بکرێ سەر هەناردەکردنەوەی نەوت موچە بکەوێتە سەر پێ کێشە دروست دەکە لەم ڕۆژە طبعا ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەزممان لە بەردەستایە سەرەتایی هەناردەکردن و ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان کەوتە سەرەتای هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بوو لە ڕێگەی بۆڕێەوە حکومەتی عێراقی بەنادەستوری و نایاسایی زانی و یەکەم هەنگاو کە هەستا ئەویشە بوو کە پشکی بودجەی هەرێمی کوردستانی لە پشکی حکومەت یان لە بودجەی عێراقا پشکی هەرێمی کوردستان بڕا ئێمە تا ئێستا نازانین بۆرم هەنگاوەکانی داهاتوو چییە بێت و حکومەتی عێراقی لە ئێستا هەر لە بیداەن ئاماژە بەوە کات کە ئەم گرێبەستە بە تەواوەتی نایاسایە چونکە ئێمە قەرارێکی دادگای پاریسمان لە بەردەستایە کە لە 2023 دەرچووە ڕێگە بە حکومەتی هەرێمی کوردستان نادا کە ڕاستە و خۆ بەرهەمە سروشتەکانی خۆی هەناردە بکە بۆیە من وازانم کە حکومەتی عێراقی و دەسەڵاتدارانی عێراقی چەکێکی یاسایی و دەستوریان لە بەردەستایە بۆ ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان ڕێگری لەسەرم بابەتە بکەن ئەمما ئەگەر بە دیوە نێودەوڵەتێکی یاسیری بکەیت و ئاخر لێدوانی وەزیری دەرەوەی ئەمریکا کە لە چەند پێما بێکەمتر لە سەعاتێک بەر لە ئێستا ئاماژە بەوە کات کە پێویستە حکومەتی عێراقی ڕێز لە پێکاتەکانی تر بگرێت بە تایبەتی باس لە کوردەکە ئەوە ڕێز لە کۆمپانیا ئەمریکیەکان بگرێت کە لە هەرێمی کوردستان و عێراق خەریکی کاری و بەرهێنارن حکومەتی عێراقی ئیشکاراتی لەگەڵەوانیە کە کۆمپانیای ئەمریکی ئیش بکات لە عێراقا و لە هەرێمی کوردستانە بەڵام حکومەتی عێراقی ئیشکاراتی لەگەڵەوە هەیە کە ئەو عەقد و ئەو کۆنتراکتانەی کە لە نێوانی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و کۆمپانیەکانە ئاکرێت تا ڕادەیەکەم ئەم عەقدانە ناڕوونێکی تەواوەتیان پێوە دیارە نەکار عەقدەکان خودی کۆمپانیەکانیش یعنی من کە حەکیم ئاماژەم پێکردێمە و دوو کۆمپانیایی کە
بڕۆچەند سێرچی بۆەکەی کە یعنی ئەم دوو کۆمپانیای ئەوەندە کۆمپانیایەکی شەفاف و معتەبەر و معتەریف نین یعنی کە بۆ ئەوەی کە حکومەتی عێراقیان حکومەتێکی تر بتوانێت ڕێزەم دوو کۆمپانیایە بگرێم دوو کۆمپانیایە زیاتر لەو کۆمپانیایانە چونکە کۆمپانیایەکی لۆکاڵی ناو هەرێمی کوردستان بن و بەڵام ئۆفیسەکەیان لە یەکیان ئۆفیسیان لە ئەمریکا بێکیان ئۆفیسێکیانیش لە کەنەدا بێت و ئیجازێکی ڕسمیان لەو دوو وڵاتە وەرگرت بێت. بۆیە ئەوەی کە گرنگە بۆ ئێمە پێشهاتەکان یان ئەو ئەگەرانەی کەەوە ئەگەری هەیە ڕووبڕووی هەرێمی کوردستان بێتەوە من بڕوام بەوە هەیە کە ئەگەر لەسەرم نەمەتە بەردەوام بن کە حکومەتی هەرێمی کوردستان دەرگایەکی خراپ بەڕووی خۆیان ئەکاتەوە لایکەمی بۆ نمونە دەرگایەکی دژبری ئێران بۆ خۆی ئەکاتەوە کە لە نەتیجا بتێونەتەوە حکومەتی عێراقیش بە جۆر لە جۆرەکان هەژمونی تەواوەتی ئیرانی بەسەرەوە زاڵە ئەمە شووە ئاکا بۆ نمونە حکومەتی عێراقی بە جۆر لە جۆرەکان زەختێکی دروست بکات بۆ نادەکردنەوەی نێو تیشکە ڕەنگە دەسەڵاتداران هەرێم خۆشیان نانەوێنەوە تەنابەت بکەن لە ڕێی عێراقەوە. من لە ماوەکانی ڕابردووە هەر لەگەڵ بەڕێستا ئاماژەم بە بابەتێک کرد کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە 2023ەوە لە گەورەترین قازان جانتاوەکو ئێستا ئەویش بە خاتری ئەوەی کە حکومەتی عێراقی و دادگەی پاریس چاکێکی لەگەڵاکردن نەوتی بە یاسایی وەستێنرا بەڵام بە قاچاقی دەسیواڵاکردن کەوا بوو حکومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ئەو بیانوانەوە ئەو مناقەشە و گفتوگویانەی کە ئیکا بۆ ئەوەی کە هەناردەکردی نەوتی عێراق بۆ نەوتی هەرێمی کوردستان دەست پێ نەکاتەوە بە قازانجی خودی خۆیانە ڕۆژانە زیاتر لە 300,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستانە بە قاچاغ هەناردە ئەکرێ. بۆیە بەدڵنیاییەوە کە یەکەم چەک کە حکومەتی عێراقی بیگرێتە بەر بڕوان بەوە هەیە کە هەوڵ بدات کە پشتی هەرێمی کوردستان و بەتایبەتی بۆ موچە و بودجێ موچە ڕابگرێ یان بە جۆر لە جۆرەکان کۆمەڵێک ئاستەنگ و ئەرقەڵی بۆ دروست بکەکەوە بکات دیسانە موچە خۆرانی هەرێمی کوردستان لە زەختێکی خراپترابن. سوپاس دەکەین کاک دەشتی بێمەوە خزمەت بەڕێزت ببوورە پێشتر پرسیارەکەمان نەگەشت باسی ئەوەت کرد لە ڕووی دەستوریەوە ئێستا لە ڕووی مادەکانی دەستور بێ ئایام گرێبەستە پوچەڵە و کاتێکیش کە بڵێن یاسای نەوت و غازی هەرێم هەڵوەشاوەتەوە گرێبەستە بەپێ و یاسای کراوە ینی پوچەڵام گرێبەستە لە ڕووی یاساییەوە و هاوبەشیکردنیش تەنە لە سەراسی ناوخۆی بڵین عێراق و هەرێم هاوبەشیکرد لە کێڕگەکان یاخود لەو هەنادەکردن و لە گرێبەستیش هاوبەشیە. کاک حەچیم لە ڕاستیدا ئەم یاسای ژمارە 22 ساڵی 2007 ینی ئێستا یاسایەکی نادەستوریە وەکو نەبوو بێت وایە بەپێی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی ینی حکوومەت من لە ڕاستیدا وەکو پێشتر ئاماژەم پێکرد لەبەرەوەی شەفافیت نییە لەبەرەوەی مناوڕۆکی گرێبەستەکە نازانین ینی پاڵپشت بە کام قانون ئەم گرێبەستەی کردو جەناب دەزانین لە 2007 تاکو ئێستا مەشروعی یاسای نەوت و گاز لە پەرلەمانی عێراق و لە بینی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی وەزیران دێت و دەچێت تاکو ئێستا تەشریع نەکراوە نەبوو بە قانون. ئێمە ئێستا لە ئێستا لە ئانی ئێستا دەکە قسەی تێدا دەکەین ئێمە یاسایەکی تایبەت بە نەوت و گازمان نییە. پرسیارەکەی جەناب بدەوەی ئایا حکوومەت پاڵپشت بە یاسای نەوت و گاز یا پاڵپشت بە یاسایە کردوێتی لە ڕاستیدا ئەوە ڕوون نییە بۆ ئێمە و وەکو گوتم گرێبەستەکە شەفافی تێدا نییە. بەڵێ ئەم گرێبەستە ناچێتە ژێر دەقی هیچ بڕگە و مادەیەکی دەستوریەوە و ناچێتە ژێر دەقی هیچ بڕگە و مادەیەکی قانونیەوە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ یەک یاسای تایبەت بە نەوتمان هەیە لە عێراق یاسای وزارەتی نەوتی عێراقە کە لە ساڵی 1976 بە ژمارە 101 دەرچووە. ئەم یاسایش کۆمەڵێک کەم و کورتی تێدا بۆ ئێستا لەبەرەوەی لە سەردەمێکدا ئەم یاسا تەشریع کراوە بووە بە قانون کە ئەمە سیستەمی عێراق سیستەمێکی مرکزی بووە ئێستا سیستەمی فیدراڵیە ینی دوو سروشت و دوو طبیعەتی جیاواز لەگەڵ یەکتری کۆنابنەوە. لە یاسای وەزارەتی نەوتی عێراقدا یاساکە سەلاحەتی داوەتە وەزارەتی نەوتی عێراق حەسرەن بەتەنیا کە بێت تەسەڕوف بە حقولی نەوتی بکە حقلی غازی بکە بەڵام دەستور سەلاحەتی داوەتە هەردووچیان. ئەم یاسایە بەپێی تەدەڕوزی قانونی لەژێر دەستورەوەی دەستور لەسەری هەرمەکەوەیە ینی ئەم یاسایە ئێستا یاسایەکی نادەستوریە. ئەمەگە پرسیارێک لە نەرانی کورد بکەین لە بەغدا بەداخەوە ینی تاوەکو ئێستا ئەوان ناتون بیر لەوە بکەنەوە کە ئەم یاسایە
یاسایەکی نادەستوریە بڕۆن لە دادگای فیدراڵی تانە لەو یاسایە بدەن هەڵی بوەشێنەوە بۆ عیلم بڕیاری ژمارە 59 ساڵی 2012 کە لە ساڵی 2022 یاسای نەوتوگازی عێراقی پێڵۆشاندەوە عەرەبەکان هاتن سوودیان لەو یاسایە وەرگرت لە لای حەی تەوزیحەکانیاندا ئەو ینی پشتیان بەو یاسایە بەس کە هی سەردەمی سیستمی مرکزیەوە وەزارەتی اتحادیش لەبەرەوەی ئەم یاسای وەزارەتی نەوتە ینی یاسایەکی نافزە و معمولەوە ئیشی پێ دەکرێت ئیستینادی کردە سەر و ئەم یاسایی نەوتوگازی ئێمە کە هەرێمی کوردستانە بەنادەستوری داینە سەبارەت بە هاوبەشی بەورە ئەگەر پەیامەکەم بگەێنم کاک حەشیم پرسیارەکەت هەڵگری بۆ دواتر بەڵێ سەبارەت بە هاوبەشی کاک ئەمە بەسەڕێحی عیبارە لە دەستوردا هاتووە کە ئیدارەی حەقلەکان بە مشتەرەک دەکرێت و تەطویری غازیش تەطویری حقولی نەوتۆگازیش هەر بە مشتەرەک و بە هاوبەشی دەکرێت ئێمە بۆ ئەم بابەتە دەچینە ژێر دەقی بڕگەی دووەمی مادەی 112 دەستور کە دەبوایە بە هاوبەشی ئەم بابەتە بکرێت ینی کاتێک وەزارەتی نەوتی عێراق دێ لە یەکێک لە حەقلەکانی سنووری هەرێمی کوردستان مثلەن تەنقیب دەکا یا ئیستیکشاف دەکا یا تەطویر دەکا گەشەی پێدەدات یا فراوانی دەکا ئەوە دەبێت بگەڕێتەوە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان و بە پێچەوانەوە وەزارەتی سامانە سروشتیەکانیش دەبێت بگەڕێتەوە وەزارەتی نەوتی عێراق ئەگەر ملاحەزە بکەی دوێنێ نیوەڕۆ بەگەرمی وەزارەتی نەوتی عێراق پامێکی بڵاو کردەوە یا بەیانێکی بڵاو کردەوە باس لەوە دەکات لەگەڵەوەی کە ئەمە پێویستیمان بە تەطویرە پێویستیمان بە فراوانکردنە پێویستیمان بە چاکسازیە بەڵام حکوومەتی هەرێم کردوێتی بە تەواوی مەرفوزە و بە تەواوی نایاسایی و نادەستوریە فعلا ئێمە گەر بگەڕێنەوە بۆ دەستور و یاساکان پاڵپشتی یاسایی و دەستوری نییە بەداخەوە ینی ئەمە حەزمان دەکرد کە پاڵپشتی یاسایی و دەستوری هەبێ و حەزمان دەکرد شەفافیت هەبێ و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕێحاوی سەدرەوە وەکو چۆن بڵێ پشتیوانی ئەم جۆرە گرێبەستانیان دەکرد کە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەحساب بۆ چاککردن و بەرەو پێشبردننی کەرتی کارەبایە بەڵام بەداخەوە نەشەفافیت هەیە نەوانما ئەو باشە کاک دەشتی بەڵێ ئەو بڕگە و بابەتانەی لەناو ئەو گرێبەستەدا هەیە بۆ ئێمە ڕوون نییە و ئەگەر گرێبەستێکی سادە نییە ینی چەند سێکتەرێک لە خۆ دەگرێت سێکتەرە مالیەکەی بێگومان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیخلال بە یەکێک لە بڕگەکان بکە ئەگەر بێت و ئەم گرێبەستە هەڵبوەشێتەوە ینی تعویزێکی زۆر دەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەری ئەو دوو کۆمپانیایی کە عقدەکانیان کردو ئەمە بیرمان نەچێ ئەم عقدانە عقدی زعانە ینی هەر کاتێک حکوومەت طرف بوو لە عقدێکدا حکوومەت طرفی بەقووەتە ینی طبیعەتی جۆری گرێبەستەکە سروشتی جۆری گرێبەستەکە وایە کە حکوومەت لایانی بەهێز و لایانی زاڵە لەسەر گرێبەستەکە بە پێچەوانەوە دەبواە ئەم دوو شەریکێ بێن لە کوردستان گرێبەست لەگەڵ حکوومەتی هەرێمکە نەک حکوومەتی هەرێم بڕات بەڵام من پێم وایە ڕۆشتنی وەفدی حکوومەتی هەرێم بۆ ئەمریکا و لە یەکێک لە ژوورەکانی ژووری بازرگانی ئەمریکا ئەم بابەتیان جۆرێک لە شۆ پیشانی خەڵکی کوردستاندا جۆرێک بوو لە گەورەکردن دەنا لە 2004ەوە حکوومەتی هەرێم عقد لەگەڵ شەریکاتی نەوتی دەکات یەکەم گرێبەست لەگەڵ دیێنەوەی نەرویجی کردی ئەمە نەمان بینی حکوومەتی هەرێم بڕوا لە نەرویج عقد بکە لەگەڵ شەریکاتی تورکی کردوێتی نەمان بینی ینی هەموو عقدەکان لە کوردستان کراوە لەسەر حەقلەکان کراوە لە هەولێر کراوە لەبەرەوەی حکوومەت طرفی زاڵە لەم جۆرە گرێبەستانەدا بەڵێ سەبارەت بە بڕێگرێبەستەکان نوێن یاخود کۆنن و هاوبەشی گرێبەست هاوبەش ئەگەر هاوبەش بێ ئەوان بوونەتە خاوەن بڵێن خاوەنی بەشێک لە کێڵگەکان بە کورتی بێ دوایی دێمەوە خزمەتت بەڵێ بەڵێ باش کاک دەشتی کاک حەشیم جۆم لێتە بەڵێ بەڵێ وتم بەڵێ بە کورتی دێمەوە خزمەتت بەس بە کورتی گرێبەستەکان کۆنن یاخود نوێن و هاوبەشی گرێبەستی جۆری هاوبەش و کۆمپانیانەش دەبنە خاوەنی بەشێک لە کێڵگەکان بەڵێ سەبارەت بە پرسیاری یەکەم ئەمە ئەو بابەتەی کە کۆنن یان تازەن لە بەیانەکەی وەزارەتی سامانی سروشتی داهات
وەزارەتی سامانە سروشتیەکان لە بەیانەکەیان گوتیان ئەو گرێبەستانە گرێبەستی کۆنن، ئەو کۆمپانیانەی کە ئیشیان لەو حەقلانەدا دەکرد وازیان هێنا خود ڕۆشتن، ئێمە هاتین کۆمپانیای ترمان خستۆتە شوێنی ئەوانەوە. بەڵام ئەم بەیانە وەکو چۆن بڵێ پشتیوانی یاسایی نییە، ئەم قسەیە پشتیوانی یاسایی نییە. ئەم گرێبەستانە گرێبەستی کۆن نین، گرێبەستی تازەن، گرێبەستی کۆنەوەیە لە کاتی تەوقیعکردنی ئەو گرێبەستە و شەریکانە هەبن. خۆ ئەم شەریکانە کە ڕۆشتون شەریکەی تریان نهێناوەتە جێگەی خۆیان ئەوان، یعنی شەریکەکان خۆیان تەنازولیان بۆ ئەو دوو شەریکەیە نەکردووە، بەڵکو دوو شەریکە کۆنەکە، دوو کۆمپانیا کۆنەکە لەگەڵ حکوومەتی هەرێم کۆتاییان بۆ گرێبەستە هێناوە. ئیجراعاتی کۆتایی هێنان بۆ گرێبەستە ئەوەیە یەکەم جار ئەم دوو کۆمپانیایی کە لە تەطویری حەقلی کوردەمیر و ئەوانە کاریان کردووە دەبێ ئینزارێک یاخود هۆشداریەک بە تەخەلی بەوازێنان بدەنە حکوومەتی هەرێم، بڵێن ئێمە واز دێنین، دواتر دانیشتنێک بکەن لەسەر حقوق و التیزامات تا چەند مافی و کۆمپانیانە ماوە لەسەر حکوومەتی هەرێم، تا چەند حکوومەتی هەرێم وەکو چۆن بڵێ التیزاماتی ماوە لەسەر کۆمپانیاکان و دواتر کۆتایی بە گرێبەستەکە دێنن. کە کۆتایی بە گرێبەستەکە دێ حکوومەت دوو اختیار لە بەردەمێتی. اختیاری یەکەمەوەیە دوو کۆمپانیای نیشتیمانی بێنێتە شوێنی ئەم دوو کۆمپانیانە ئیدامە بەکارەکانیان بدەن، یاخود بێن لە ڕێگەی مناقسەیەکەوە لە ڕێگەی کەمکردنەوەی نهێنیەوە داوایەک بکەن و داوایەکی عام بکەن بۆ هەموو کۆمپانیەکانی بواری تەطویری حەقلی غاز و نەوت بە تایبەتی غاز، بڵێن ئێمە پێشتر دوو گرێبەستمان هەبووە بەڵام ئێستا کۆمپانیەکان وازیان هێناوە چێ دێت لە شوێنی ئەوان ئیش بکا بە کەمکردنەوەی نهێنی. بەڵام حکوومەتی هەرێم هاتووە بە ئامانج دوو کۆمپانیای گرتووە ئەم داوایی کە حکوومەتی هەرێم کردوێتی لە ئیطاری قانوندا طبیعەتە قانونیەکەی داوای باشڕەی پێ دەڵێن، ینی ڕاستەوخۆ ڕۆشتۆ بۆ دوو کۆمپانیا. ئەوە سەبارەت بە ئەوەی کە کۆنە یا تازەیە، ئەمە گرێبەستی تازەیە و گرێبەستی کۆن نیە. ئێستا گرێبەستیش تازە لە ئارادایە لە ڕاستیدا. سەبارەت بە هاوبەشی کاک حەشیم ئەم بابەتە جیاوازە بۆ ئێمە تێکەڵی نەکەین. گرێبەستی بەرەمێنانی نەوت هەبوو، گرێبەستی هاوبەشیکردن لە بەرهەم PSA کە کۆمپانیەکان دەبوونە خاوەنی بەشێک لە ئینتاج، دەبوونە خاوەنی بەشێک لە ئینتاج، دەبوونە بەشدار یا دەبوونە هاوبەش لەگەڵ حکوومەت لە ئینتاج و لە بەرەمێنان. بەڵام ئەمە تەطویرە، ئەمە وەکو چۆن بڵێ جۆرێکە لە ئوجرا، جۆرێکە لە کرێ. مەسەڵ کۆمپانیەکان دێن ئەم حەقلانە گەشە پێ دەدەن و لە بەرامبەردا پارەیەک وەردەگرن لە حکوومەتی هەرێم. بەڵێ سوپاس دەکەم، دوای دێمە خزمەتت. بەڵێ سوپاس دەکەم کاکدەشتی کاتۆر بێمە خزمەت بەڕێزت. وەکو بڵین هیچ سوودێکی دێ بۆ ژێرخانی ئابوور هەرێم ئەگەر ئەم گرێبەستانە بچێتە بواری جێبەجێکردنەوە، چکەلەوەی نەوت وەکو بەڕێزوتت کاریگەری هەبوو لەسەرەوەی کە هەلی کار نەمێنێ بڵێن خەڵک لە وڵاتە کە خاوەنی نەوتێکی زۆرە، نەوتی سپی پاڵپشتی کرا و بانزینی دەست نەکەوێ و بە هەمان شێوە دۆخی موچەش دەبین چی لێ هاتووە لە بواری پیشەسازی پترۆ کیمیایی کارگەدا نەمەزرا بۆی هەلی کاری زۆر بڕەخسێنێ. لە غەزەکە چاوەڕێی هیچ دەکەی بۆ پتەوکردنی ژێرخانی ئابووری؟ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئێمەی ڕوبەڕووی بڕینی بودجە کردەوە، ڕوبەڕووی بڕینی موچە کردەوە و ئێمەی کرد بە خاوەنی زیاتر لە 30 ملیار دلاری ئەمریکی قەرز. ئەمە هەناردەکردنی نەوت. جا بێت دوعا بکەین خوایە هەناردەکردنی غاز ئەبێ ڕوبەڕووی چیمان بکاتەوە. من تەسەورم وایە هەناردەکردنی غاز بەر لە هەموو شتێک ڕوبەڕووی کێشەی ئەمنیمانەکاتەوە. کێشەی ئەمنیمانەکاتەوە لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئێران و بۆرم لە ڕووسیا کە ئەمانە ڕێگرن لەوەی کە پڕکردنەوەی پێداویستی غازی بەشێکی وڵاتە ئەوروپیەکان لە ڕێگەی هەرێبێ خۆیانەوە ڕێگرن لەوەی کە عێراق بێتە خاوەن غاز، ئێستا بۆی غاز لە ئێران بکرێت. یعنی بۆ نمونە تۆ سەیریکە کاک حەکیم، عێراق لە ساڵی 2030 کە کۆتایی بە ڕژیمی پێشواتوە تاوەکو ئێستا عێراق بۆ دابینکردنی ئینتەرنێت کارەبای خۆی، بۆ دابینکردنی غازی خۆی پشتی وڵاتی وەکو ئێران بەستووە. چ منطقیتیایە ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە من نازانم بەڕاستی ئەمە لە نەزانینەوە ئاڵێن یان بەڕاستیان ئەمانە درکی پێ ناکەن، باستەوەکەن کە ئێمە کێڵگە غازیەکانی هەرێمی کوردستان بەرەو پێشەبین بۆ ئەوەی بتوانین بۆ بەرهەمی ناوخۆ بە تایبەتی بۆ کارەبا سوودی لێبینی بۆ هەرێمی کوردستان و بتوانین پێداویستی غازی بۆ عێراق و پێداویستی کارەباش بۆ عێراق پڕ بکەینەوە. خۆمە ئەگەر لە چوارچێوەی استراتیژی و بیرکردنەوە ئاسیری بکەی ئۆکەی شتێکی زۆر باشە و بیرکردنەوەیەکی باشە، بەڵام لە ئەرزی واقع ئایا وڵاتە ئەقلیمیەکان وڵاتە دراوسیەکان ڕێگە بەم بابەتانە ئەدەن؟
بۆیە من ئاماژەم بەوە کرد ئێمە لە هەناردەکردنی نەوتە تەنها ڕوبەڕووی سلبیاتی مالی بووینەوە کە 30 میلیارد دلار قەرز و نەمانی بودجە و نەمانی پڕۆژە و نەمانی هەلیکار و دنیایەک وێرانکاری و نەمانی موچە و ئیلە ئاخری 11 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەرد و مەینەتی ئەچێژن بە خاتری هەناردەکردنی نەوت. ئێستا دیسانەوە تۆ دیت وەکو باسم لێوە کرد ئەم ساڵی کۆتایی خەریکە ئاسۆیەک دروسە بوو کە حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان بە زەختی ئەمریکا وڵاتانی دنیا بۆنە تورکیاوانە بگن بە ڕێکەوتن لەسەر هەناردەکردنەوەی نەوت و چوارچێوەیەکی یاسایی پێبەخشن. ئێستا دیسانەوە تۆ دیت بێگەڕانەوە بۆ حکومەتی عێراقی بێ ئەوەی کە پرس بە حکومەتی عێراقی بکەیت دیت گرێبەستێک لەسەر سامانێکی سروشتیەکەی کە بەپێی دەستوری یاسا حکومەتی عێراقی خۆی خاوەنێتی کاکە بەپێی دەستوری یاسا حکومەتی عێراق خاوەنی بۆ نمونە ئەرز و ئاسمانی ئەم وڵاتەیە وەکەی دەسەڵاتی داوە بە ئەقالیمەکان بەپێی دەستور بتوانن کۆمەڵی گرێبەست و کۆمەڵی بابەتیتر بکەن بەڵام لەژێر چاودێری حکومەتی عێراق و پێی دەستوری حکومەتی عێراقیە. تۆ بۆ نمونە لەکوێی دنیا بووە حکومەتێک لەم پەڕی دنیاوە بڕە بۆ پەڕی دنیا بۆی عەقدێک لەگەڵ کۆمپانیایەکە بکە. باشە چ منطقیتی یعنی بۆ منطق نەبوو کە ئەو کۆمپانیانە بێن لە هەرێمی کوردستان هەم ئەسڵکە بۆ موالی نەخوێنیەوە بۆ پەرەپێدانی کارەبا ئێستا بڵێن لە کێڵگەی غازی کۆرمۆر لەوێ 525 میلیۆن پێسێجا بەرهەمدەوێت تقریبان ڕێژەی لە 150 پێداویستی کارەبای هەرێم پڕ دەکاتەوە پێویستیان بە میلیارێک پێسێجایە بۆی کارەبا بێتە 24 کات ژمێری پێ بەوە بەکاری بێنن. کاحەکی من پێم خۆشە قسەیەک لەسەر بابەتی کارەبای بە کار ژمێرێکە کە وەکو پرسیارێکیش کردت و بەڕاستی ناکرێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بیر لەوە بکەنەوە کە بابەتی پرۆژەی ڕووناکی یان کارەبای بە کار ژمێری ئەگەر سەتاهەیەکی بە قازانجی وڵاتیان وێستانەوە تونی بە قازانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە. آخر بۆ نمونەمان بۆ هەر وحدەیەک کیلۆواتێک ڕەنگە بە لە نێوانی 40 دینار بۆ 45 دینار لە ئەو بەرهێنانی کارەبای بکردن بەڵام با وڵاتیان هەرێمی کوردستانی فرۆشنەوە دەست پێەکە ئەوە بەڕاستی کاک حەکیم خودی پرۆژەی ڕووناکیش پرۆژێکی زۆر بازرگانی و عیملاقەکە پێما بێت لە زۆر وڵاتانی دنیا کاکە لە قەتەر گرانترە نرخی کارەبا لە هەرێمی کوردستان لە سعودی گرانترە نرخی کارەبا لە هەرێمی کوردستان لە تورکیا گرانترە نرخی کارەبا لە هەرێمی کوردستان کەوابوو ئەمان ئەگەر ئەم پڕۆژەی غازەش ئەگەر سەر بگرێت لە کۆتاییە بۆ ئەوەیە کە داهاتەکانی خۆیان زەبەلاحکەن و بە زیادی بکەن بۆیە پرۆژەی ئەگەر بۆ کارەباش بێ دیسانەوە کۆمپانیەکانی و بەرهێنانی کارەبا بۆ لە هەرێمی کوردستان ئەوەندەی مستەفید دەبن و هاوڵاتیان مستەفید نابن. تۆ ببینە تەواوی ئەو کۆمپانیایی کە لە بواری نەوتە کارەکەن لە ساڵی 2014 تاوەکو ئێستاوان لە قازانجا بوونەوە حکومەتی هەرێمی کوردستان و وڵاتی هەرێمی کوردستان لە زیان و قەرزا بوونە. بابەتەکە لێرە ئەوەیە کە ئەو دیدگایە ئەو بیرکردنەوە کە بۆ ئیدارەدانی ئەم سێکتەرە ئەمەیە مەترسیدارەکەەوە کە بۆ نمونەیە من ئەتوانین ئاسۆیەکی ڕوون بۆ بابەتاڵ بچنین. سوپاس دەکەین کاک دەشتی چەند خولەکێکمان ماوە بە کورتی سوپاس دەکەم. پێ دوایان ببێتە لۆبیەک بۆ هەرێمە چەندە من سەیرم کردە و کۆمپانیە بڵین بە حساب لە کەنەدا تۆمار کراوە ئەوی تریان لە ئەمریکا تۆمارکردنی کۆمپانیای زۆر زەبەلاح و گەورە نین دەتوانن لۆبی بکەن یاخود لە کاتی ریفراندۆمەکەش هەر لە سەدەمی دارێکەمی ترامپ لە مەسەلەی ریفراندۆم هەڵوێستیان چۆن بێت دەبێتە پاڵپشتیەکی سیاسی ئەم گرێبەستانە؟ کاک حەشیم لە ڕاستیدا من زانیاریم لەسەر ینی جنسی کۆمپانیەکان لەسەر ناوەڕۆکی گرێبەستەکە نییە لە بەرەوەی وەکتم شەفافیت نییە ناشمەوێ وەکو چۆن بڵێ لە ژێر کاریگەری تەسریحاتی ئەعلامی و ئەوانە من تەحیل بۆ جەناب بکەم بەڵام مەبەستمە بابەتێک باس بکەم کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی کاربەڕێکەرە لە کوردستان مەگەر پرسیاری ئەوە بکەین حکوومەتی هەرێم دەتوانێت ئەم جۆرە گرێبەستە بکات لەو زروفە ئیستیسنایی کە ئێستا تێدایەتی بە کورتی دوو نمونە دەخەمە بەردەستی بەڕێز بۆی بینەرانیش بەرچاویان ڕوون بێ لە ساڵی 2022 سەرۆکۆماری عێراق و کات دکتۆر بەرەم ساڵح بوو طلبێک دەداتە محکمەی اتحادی داوای لێ دەکات کە تەفسیری ئەو عیبارەتەی بۆ بکەن تەصریف ئومور اليومية کە لە مادەی 64 دەستور هاتووە یعنی چی بەمانای چی دێ ئەگەر تەفسیر و تەویل بۆ ئەم عیبارەتە بکەن یاخود ئەم شەقی ئەخیری بڕگەی دووەمی مادەی 64 بکەن لە وەڵامدا محکمەی اتحادی بۆ شێوەیە جوابی داوەتەوە دەڵێ لە دوو حاڵەتدا حکوومەت دەبێتە حکوومەت تەصریفی ئەعمال یاخود تەصریفی ئوموری یومی دەکات لە حاڵەتێکدا گەر ئەم
حکوومەتە نەمێنێ مستەقیل بە استیقالە بکە لە حاڵەتی دووەمدا گەر خولێکی دیکەی پەرلەمان هاتە پێشەوەش تا حکوومەت تەشکیل نەکرا و بەس بۆ تەنها بۆ سێ حاڵەتە حاڵەتی یەکەم ئەوەیە کە جێبەجێکردنی بڕیاری کارگێڕی ڕۆتینی بکات و بە دۆداچوون بۆ خزمەت گوزارە گشتەکان بکە و بەڕێوەبردننی مرفەقی عام لە ساڵی 2023 سەرۆک وەزیرانی عێراقی و کات مستەفا کازمی بێت یەک بابەت لە ناو فەرمانگەکانی ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیران یەک فەرمانگە دروست دەکات یعنی لە کاتی تەصریف ئەعمالدا فەرمانگەی مەفسوڵینی سیاسی بە دۆداچوون بۆ ئەو خەڵکانەی کە بەهۆی سیاستەوە فەسڵ کراون بڕوا بکە لە محکەمەی اتحادی داوایان لەسەر نووسی گوتیان جنابەت ناتوانی بێ فەرمانگەیەکی نوێ استحداث بکەی داوایان نووسی لە محکەمەی اتحادی منتیج بوو داوا کە نەتیجەی هەبوو بەو شێوەی خوارەوە ئەو تعلیماتی کە مستەفا کازمی دەری کرد بۆ وەکو سەرۆک وەزیرانی تەصریف ئەعمال ئەو تعلیماتە هەڵوەشێنرایەوە استحداثکردنی ئەو فەرمانگەیە کە فەرمانگەیەکی بچووکە هەڵوەشێنرایەوە لەبەرچی لەبەرەوەی ئەرکێکی دارایی بۆ حکوومەتی دواتر دروست دەکات پرسیارەکە ئەوەیە پرسیارێکی وەزیر ئەگەر فەرمانگەیەک لە ناو حکوومەتێکدا پابەندیەکی دارایی یاخود ئەرکێکی دارایی عەبئێکی مالی لەسەر حکوومەتی دواتر دروست بکە ئەی گرێبەستێک بای 110 ملیار دۆلار بێت دەبێت چ عەبئێکی مالی دەبێت ئەرکێکی دارایی لەسەر حکوومەتی دواتردا دروست بێت بەڵێ بە کورتی کاتم نەماوە بەس بەڵێ حکوومەتی کاربەرەکە ناتوانێت گرێبەست بکە و نایاساییە بێگومان بە پێی مادەی 64 دەستور بە پێی هەردوو تەوزیحی دادگای اتحادی ژمارە 121 و 235 ئەوە یەکەمیان لە 2022 و دووەمیان لە 2023 یعنی عیبارەت تەصریفی ئەعمالی ڕوون کردوتەوە بەس لە ناتوانێت تعدیلات لە پەیکەری ئیداریدا بکە ڕێکەوتن و پەیماننامە معاهدە بکە ناتوانێت بڕیاری سیاسی لەناو حکوومەتدا دەرکە ناتوانێت پرۆژە یاسا تەقدیم کە ناتوانێت تەعینات بکە لە پۆستی باڵادا حکوومەتی تەصریف ئەعمال بەس بۆ ئەوەیە فەراغی ئیداری دروست نەبێ هاوڵاتیان نەکەونە تەنگژەی ئابووری و ئەزەماتی خزمەت گوزاریەوە ئەوان ناتوانن پیادەی دەسەڵاتی حکوومەتێکی ئاسایی بکات. سوپاس دەکەین کاک دەشتی قادر لە ڕانیەوە و دکتۆر نەبەتکەریم بە سوپاسیان سپاس سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ